بێموچەیی وای لێکردووم بەردەوام درۆ لەگەڵ منداڵەکانمدا بکەم کاتێک داوای پارەم لێ دەکەن و پێم نییە. عنی واسەی مناڵەکانمان دایپان دریان لەگەڵاکەمەوەمان درا کردو نازان چی بڵین. ئەمە وتەی فەرمانبەرێکی بەڕێوەبەرایەتی بەرهەمە نەوتەکانی سلێمانیە کە لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان مارگرتنیان لە کارکردن ڕاگەیان بڕیاریاندا تا ڕۆژی یەکشەممان نەچنە سەرکارەکانیان بەوەش مامەڵەی هیچ کام لە بەنزینخانەکان جێبەجێ ناکرێت و ئەگەری نەمانی بەنزین دەکرێت بەهۆی مانگرتنی ئەم فەرمانبەرانەوە. کاکەم مۆزەفێکی حساباتم بە ملیار ڕۆژی پارە و بەنزیخانانە بە 40 میلیۆن و 50 میلیۆن و 60 میلیۆن پارە ئەبچێت بۆ کوردستان. باشە بانقی کوردستان لەو پارە نییە لە بانقە ئەی چی لێیە ئەوە بسیار من ئەزمە دروست دەبێ ئەمڕۆ بەیانی دوو بەیانی کە دروست بوو خەڵک دوای سبەی دووست بێ گلەی لە کی ئەکات گلەی لە حکومەت ناکات ئەم حکومەتە نابێ هەڵوێستێکی بێ بۆ میلەتە. با تأكيد بن ملت ليان قبول ناكا ملت ليان قبول ناكا بلام إسا خوار رحمي بكردون أو شري داعشية أجينا كورسيغانيا لجير أسوتينين يقين تان هبه قبولي ناكين. مانگرتنی فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی لە بەرامبەر وەرنەگرتنی موچەکانیان تەنها بەڕێوەبەرایەتیەکانی ناوشاری سلێمانی نەگرتوێتەوە بەڵکو لە هەر یەک لە قازاکانی کۆیە و چەمچەماڵ و ڕانیە و دەربەندیخان و کەلار و پارێزگای هەڵەبجەش ماوەی 2 ڕۆژە فەرمانبەرانی چەند بەڕێوەبەرایەتیەکمان دەگرن و ئەرکەکانیان بەجێ دێڵن و دەڵێن ناچنە سەرکارەکانیان تا موچەکانیان پێ نەدرێت بەڵام پێدانی موچەی فەرمانبەران نەک لە توانای بەرپرسانی پارێزگای سلێمانیدا نییە بەڵکو وەزارەتی داراییش بەرپرسیارەتەکە دەخاتە ئەستوی وەزارەتی سامانە سروشتیەکان و لەو نێوەندەدا دوجار فەرمانبەران باجەکەی دەدەن. فەرمانبەرەکان خۆیان ئەگاداریان کردوین هەتاکو موچە وەرنەگرن دەوام ناکەن نەکمانیش بگرن یعنی هەر نایان بۆ داوام و ئەمڕۆ یەک دوو فەرمانبەر ئێمە وەکو ئەرکێکی خۆمان هاتوین بۆ هەنە کاری زەرور دووهەمیش وەزعی دارایی فەرمانبەر ئەبێت چۆن بێت 3 مانگ مەعاشی وەرنەگرتی بێت بەڕاستی منە و پرسیارە لەلایەنی پەیوەندیدار و دەسەڵاتەکەم. ئەگەر لە ماوەی ڕابردوودا قەیرانی کەمی و نەبوونی بەنزین و کارەبا و ئاو و خزمەتگوزاری و بێموچەی و قەیرانی سیاسی هاوڵاتیانی هەرێمی نیگەران کردبێت و خۆپیشاندانی بەدوای خۆی داهێنابێ ئاخۆ کاردانەوەی هاوڵاتیان چی دەبێت لە بەرامبەر مانگرتنی فەرمانبەران و ڕای نەکردنی کارەکانیان لە فەرمانگە حکومەکاندا. بابانە نورێن ئاڕتی سلێمانی.